پزیشکانی ئێرانین لە نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی کیمیاباران بریندارانی چەکی کیمیاوی دەبینن. چارەسەر بۆ ئەو بریندارانە دەنووسن کە ڕۆژانە تەندروستیان بەرەو خراپتر دەچێت. ژمارەیەکی زۆر پشکنین کراوە بۆ نەخۆشانە. ئێمە نزیکەی 2 هەفتەیە بۆی کارەکە زانستیانە بێت، تەنها بۆ ئەوە نەبێت کە هەندێک کەس وابزان ئەم لیژنەیە هاتوون بۆ بەستنی موچەیە یاخود بۆ ئەوەیە ئەو کەسانە ئەبینرێت کە چارەسەرەکرێن کە چارەسەریان پێویستە. بریندارانی چەکی کیمیاوی ئاماژە بۆ دەکەن حاڵیان خراپە و تا ئێستا نەتوانراوە ساڕێژی برینەکانیان بکرێت. هاتنی 3 پزیشک و 2 ڕۆژمانەوەیان لە هەڵەبجە ناتوانێت لە ئازارێک کە 33 ساڵەدەی کێشن کەم بکاتەوە. کۆمەڵێکی تر خەڵکی تر تێکەڵ بە کەیسەکەی ئێمە یەکەن، بە تێکەڵی بریندارەکانی ترەکەن. داواکارین ئێمە ئەم فایل و تەقلیتوبی و ئەم هەموو جاکەنەوە ئەوی پاکە بەڕاستی دەستنیشانی بکەن ئەوانەیشی کە پەیوەندیان بە چەکی کیمیاوی نییە جایکەنەوە بیگەڕێنەوە بۆ کەسانی کە نردوویەتی وەکو حیزبی تەداخلیان کردێت لە ناو ئەم کەیسی بەرکەوتانی چەکی کیمیاویە. وڵات چارەسەرمان کاتی خۆیان بەریتانیا و ئەڵماتیان تا ئێستا نیان نردوین بە هیچ شێوەیە، بەس بۆ ئێران 5-6 کە ڕەچوین تا ئێستا من ئیسفادەم لێ نەکردووە. خۆم لە 88ەوە دێم و دەڕۆم تا ئێستا وەزعمان زۆر خراپە، ئاخر دەرەجە خراپە. چارەسەر ئێمە لە دەرەوە شێخ وسانیەکانمان مەجموعێکی زۆرمان لەگەڵ هەمووی شەهید بوون، هەرکوتیان دەتانێ هەڵەبجەکان زۆربیان شەهید بوون، هەرکوتیانەتانێ. ئێمەش ڕۆژ بۆ ڕۆژ وەزعمان خراپترە بێ. نازانم جام دکتۆرانە ئیسفادیانە بیان نابێ، ئەگەر ئیسفادیان بێ زۆر باش بێ شکرانەی خوای کە نیز دەسەڵاتێک. مستەفا نادری پزیشکی نەشتەرگەری چاوە کە 33 ساڵە چارەسەری بریندارانی چەکی کیمیاوی دەکات. بە نیگەرانیەوە ئاشکرای دەکات تەندروستی بەرکەوتوانی چەکی کیمیاوی ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو خراپتر دەڕوات. این سفر ما الان برای معاینه است. ئەم گەشتەی ئێمە تەنها بۆ بینین و چەککردن و پێدانی دەرمان و چارەسەرکردنە. ئەگەر پێویستیش بە نەشتەرگەری بکات پێیان دەڵێن. لێرە ئەو ئامێر و تەکنیکانەی کە بۆ پێکەوەلکاندن و خانەکان پێویستە بوونی نییە. بەداخەوە بەرکەوتوانی چەکی کیمیایی بە زیادبوونی تەمەنیان بارودۆخی تەندروستیان بەرەو خراپتر دەڕوات. ئێمە هەموو ڕێکارەکان دەگرینە بەر تا ڕادەیەک بتوانین گرفتەکانیان چارەسەر بکەین، ئاستی بینینیان باشتر بکەین. بڕیارە تیمەکە کە لە 3 پزیشکی ئێرانی پێگاتون ماوەی 2 ڕۆژ لە هەڵەبجە بمێننەوە و 400 نەخۆشی بەرکەوتووی چەکی کیمیاوی هەڵەبجە و شوێنەکانی دیکەی کوردستان ببینن. بەپێی زانیاریەکانیش 30 بریندار کە پێویستیان بە نەشتەرگەریە دەبێت سەردانی ئێران بکەن و چارەسەری پێویستیش بۆ بریندارانی دیکە لە نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوان دەکرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.